ئەم پەتاکەی سێ بڵاوە بە زگچوون و ڕوشانەوە بەهۆی دیارە ناتوانین بڵێن لە سەداسەتی هەموو هۆکارەکانی کۆلێرایە، بەڵام ئەوەی کە پەتای سێ بڵاو بۆتەوە لە سلێمانی وردۆ لە هەرێمی کوردستان بەهۆی کۆلێرایە یەکێک لە باکتریاکانە کە تووشی هەوکردنی ڕێخۆڵۆ گەدە دەبێت نەخۆش بە سەرەتا بە زگچوون دەست پێ دەکات و ئازاری زگی دەبێت، بەڵام یەکێ لە هەرە جیاوازیەکان ئەوەیە کە زگچوونەکەی بە شێوەیەکی سپی یاوەکو ئاوی بریز دەبێت تای لەگەڵدان نییە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ جۆری باکتریا بەهۆی ئەوەی کە باری تەندروستی لەو شوێنانەدا کە بڵاو دەبێتەوە دەچێتە ژێ پرسیارەوە، مەسەن بۆ نمونە یەکەم هۆکارەکان پیسبوونی سەرچاوی ئاویەکانە، ئەمە یەکەم، دووەمی سەرچاوی ئەوانەی کە بە ئەو گەورە دەبن بە تایبەتی میوەکانە سەوزەکانە کە زۆر باوە و یا لە خواردنگەکاندا ئەوانەی کە لێدا تەندروستی ناپارێزرێت پاک و خاوێنەکان بە ڕێژێکی دیاریکراوەدا نیە. باشترین خۆپاراستن بۆم نەخۆشیە ئەوەیە کە دەبێت هاوڵاتی هەمیشە پابند بە پاک و خاوێنی بێ، ئەمە یەکەم هۆکارە، چونکە ئەمەش بەهۆی خواردنەوە دەگوازێتەوە. باشترە یەکەم سەرچاوی ئاوەکەی دیاریکراو بێت یا ئاوی کڵاو بەکاربێنێت لە ماڵەوە بۆ خواردنەوە و بۆ چێشلێنان، لە دەرەوە ئاو بەکارنێنێگە گوماناوی بوو ئەمە ئەو میوە و سەوزەکان بە باشی بشۆرێتەوە یا ئەتوانێت لە سەوزەکان بۆ ماوەکی کاتی دوور بکەونەوە کە ئەم پەتای زۆر بڵاو بێتەوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرچاو خۆپاراستنەکان دیکە ئەگەر بێتون نەخۆش تووشی ئەمە پەتایە بوو باشترە بۆ پاراستنی ژیانی خۆی بە زووترین کات بکەیتە دوستی خۆی کە لێتی بچێتەکردنی یان بگرێتە فریاکەوتنەکان. دیارە ئەم نەخۆشیە ئەگەر سەرەتا بچێت هیچ خەتەر نییە و ئاسان چارەسەر دەکرێت، چارەسەرێکەشی بە بەخشینی بەتابەتی لە منداڵان و گەورەندە بە مادەی ژیانەوە یان ORS کە گەورەترین داهێنەری پزیشکی بووە کە ئەمە کراوە تایسێ و هیچ دەرمانێک ناکاتەوەەوە. ئەمە بۆ پاراستنی ئەوەی کنێڵین ماکەکانی ئەم نەخۆشیە بە دەرکەوێت کە لەوانە لە دەستدانی مادە کانزایەکانە کە ئەبێتە بێهێزی و لە خۆچوونی نەخۆشەکە یا بەداخۆ لە دەستدانی گوچیلەکان و کێشەکانی دوایەوانەیە لە بوونی حاڵەتێکی مامناوەند بۆ زۆر تند ئەبێت لە نەخۆشخانە بەهۆی مادە ژیانەکان بەهۆی دەمار خوێنیەکانەوە بدرێتێ لەوێ لەچێ چاودێری دکتۆرا بێت و دژە هۆکردنەکانیان بۆ کار دەبێت. باشتر ئەو میوانە بخورێت کە ئاودارن لە هەمویان مهمترە لە کاتانەدا و هەر خواردنێکی دیکە کە دەکەبێت بەگری مرۆڤ زیاد دەکا بۆ نمونە و مادانێکە ڤیتامین سییان تێدایە زۆر باشە، بەڵام ئەمە چونکە هەوکردن یەکەم هۆکارەکانی کە بە کۆئۆندامی هەرس دەست پێ دەکات باشترین شت ئەوەی خۆپاراستنەکەی لەو مادانەی کە گومان لێ دەکرێت بە تایبەتی وەکو کوردمان ئاو یا سەوزەکانە. بێگومان لەبەر ئەمەی کەم پەتا بڵاوە باشترین شتەوە کە لەلایەن دکتۆرەوە هەڵسەنگاندی بۆ بکرێت بە تایبەتی ئەوەکو کوتمان ئەگەر بێت و زگچوونەکە ئاوی سپی بوو یان ڕێژێکی زۆر ئاویدانە حتممە دەبێت لە 5 جار زگچوون زیاتری کرد بە باشترە بە زووترین کات بێتە خەستەخانە. مهمترین لە جیاوازەکان ئەوەیە جۆری زگچوونەکەیە کە زگچوونەکە بە ڕەنگی ئاوەکەی وەک سپی دەبێت وەکو ئاوی برنج دەبێت. ئەمە یەکەم. دووەمان ئەم نەخۆشی تای لەگەڵدا نییە، یعنی بەڵام زۆربەی زگچوونەکانی دیکە بە ڕەنگی یا زەرد یا سەوز یا تەنانەت هەندێک جارەگە سەرچاوەکان ئەنی با ئەوانە بێ زگچوونەکە خوێنی لەگەڵ دەبێت تای لەگەڵدا بێت ژانەزگێکی تۆخ و توندی دەبێت ئەمانە هۆکارەکانەوە لەگەڵ تادا. بەداخەوە بەخۆی ئەوەی کە لەم کاتەدا هەم زۆر مسافر سەردانی ئێرە دەکەن هەرێمی کوردستان دەکرێت بە تایبەتی لە جنوبی عێراقەوەوانەدا و لە هەمان کاتیشدا باری پاک و خاوێنی جا بە هەچ هۆکار بێت لە هەرێمی کوردستان دەچێتە ژێ پرسیارەوە دەبینی زۆر جار شارەکان لەسەر جادەکان زبڵ و زۆڵ دەبینی لە شوێن سەرچاوە ئاویەکان پشکنینیان لەوانێ بۆ نەکرێت یان پیس بکرێن ئەوانە دەبێت جێ پرسیارن و دەبێت ئەمانە ڕاستکرێنەوە. مهمترین شتەکان ئەوەیە کە دەبێت هاوڵاتی پاک و خاوێنی تەندروستی خۆی بپارێزێت. ئەمە یەکەم. بۆ سەرەتاش مهمترین دەستەکانی خۆیەتی بەڕاستی ئەمە ئەو بەکارهێنانی ئاوێکی تەندروستە
بەکارهێنانی سەوزە و خواردنە تەندروستەکانە پاک و خاوێن بێ پشۆرێتەوە لە ماڵێدا ئەمە لەلایەکەوە لە هەوڵ بدرێت ناڵی لە دەرەوە نان نەخورێت بە شێوەیەکی گشتی بەس لە شوێنێک بخورێت کە تەندروستی ڕوخسەتی پێدا بێت لەبارەی تەندروستی لەوە پێش ئەمانە پشکنینیان بۆ کرابێت پاک و خاوێن بە مەرجەکانی تەندروستی تێدا بێت.